سڵاو بەناوی خوددا بەخێر بێن بۆ کەیبی ڕیکاپس. لە ڤیدیۆ ئەم جارەدا دەست دەکەین بە ڕیکاپکردنی چوارەڵقەی کۆتایی زنجیرەی تۆڕی نێتفلیکس بە ناوی میدنایت ئات پێرا پاڵاس. با دەست پێ بکەین. ئەڵقەی پێنجەم بە دیمەنی ئەحمەد دەست پێ دەکات کە لە کۆتاییدا ڕزگاری دەبێت و دەگەڕێتەوە هۆتێلەکە. بە ئیسرا دەڵێت پێویستە دیمیتری بدۆزێتەوە و تۆڵەی خۆی لێ بکاتەوە. لەو کاتەیە ڕەشاد لە دەرگا دەدات و دێتە ژوورەوە. ئیسرا ئەحمەد وەک لێکۆڵەرێکی تایبەتی دەناسێنێت و پێی دەڵێت کە بۆ دۆزینەوەی لەیلا بەکرێی گرتووە. ئەحمەدیش ئەوە بە دەرفەت دەزانێت و دەڵێ کەسێک بە ناوی دیمیتری لەیلای ڕفاندۆ و دەشزانم لەکوێ دەمێنێتەوە. هەر بۆیە پێکەوە دەچن بۆ دەستگیرکردنی. دەچنە خانووەکەی دیمیتری. ڕەشاد و ئەو پۆلیسەی لەگەڵ یەتی بە دوای دیمیتریدا ڕادەکەن و لەو کاتەیە ئەحمەد دەچێتە ژوورەوە و سەرجەم پەڕا و کلیلەکان لەگەڵ خۆی دەبات. ئیسرا دەچێتە لای عوسمان و شوێنی کۆگاکەی پێدەڵێت. عوسمان و پیاوەکانیشی شەوەکەی دەچنە شوێنەکە و شتومەکەکان دەدۆزنەوە. بەڵام لەو کاتەدا خالید دەردەکەوێت و عوسمانی برای دەگرێت. ڕۆژی دواتر ئیسرا هیچ هەواڵێکی لە عوسمانەوە پێناگات. هەر بۆیە لەگەڵ ئەحمەد دەچنە کۆگاکە و دەبینین هیچ شتێکی تیا نەماوە. ئەوانیش پێیان وایە عوسمان بردوویەتی. بەڵام لەپڕ دەبینن خۆیان لەسەر زەویەکە ڕژاوە. دوای ئەوەی هیچی دەست ناکەوێت ئیسرا دەچێتە لای خالید و دەرمانێکی بۆ دەبات. پێی دەڵێت کە لەیلا نەخۆشە و پێویستە دەرمانەکانی بخوات. پاشان کە خالید دەردەچێت ئیسرا شوێنی دەکەوێت بۆ هیوای بیگەێنێت بە شوێنی لەیلا. بەڵام لە بریەوە دەیباتە نێو کۆگایەکەوە کە سەرجەم شتومەکەکانی کۆگاکانی باوکی تێدایە و دوێ لێ دەبێت کە خالید لەگەڵ کەسێک قسە دەکات و پێی دەڵێت مستەفا کەمال سلااوت لێ دەکات. بەهۆش خۆی بۆ خالید ئاشکرا دەکات و پێکەوە قسە دەکەن. خالید پێی دەڵێت عوسمانی برام بەنیاز بۆ ئەو چەکوشتومەکانە بفرۆشێتەوە و پارەکەی بۆ خۆی هەڵبگرێت. هەروەها فەخرەدینیش سیخوڕی بەریتانیەکان بووە. ئەحمەد دیمیتری زیندانی کردووە و داوای شوێنی دەرگاکەی لێ دەکات. ئەویش پێی دەڵێت لە بەرامبەر ئازادکردنی زانیاری تەواوی پێدەدات. دوای ئەوەی ئازادی دەکات دەیباتە سەر گۆڕی مامۆستاکەی کە یەکەم کەس بە بەو نهێنیانەی زانیوە و هەر ئەویش ئەو کتیلانەی دروست کردووە. هەروەها ئەو مادەی لێشی دروستکردون لەو گۆڕانە دەری هێناوە کە پێش دروستکردنی هۆتێلەکە لەو شوێنەدا بوون. پێشی دەڵێت کە مامۆستاکەی دوای ئەوەی مردووە گەڕاوەتەوە سەرجەم ئەو کەسانی کوشتووە کە بە نهێنی دەرگاکەیان زانیوە. لەپڕ پەلاماری ئەحمەد دەدات و دەیەوێت بیکوژێت. بەڵام ئەحمەد بەرگری دەکات و بەردێک دەدا بە سەریدا. لەلایەکی دیکەوە خالید جلی سەربازێکی بەریتانی لەبەر دەکات و ئاگرێک لە بنکەی بەریتانیەکان دەکاتەوە تاکو لەیلا ڕزگار بکات. بەڵام لە کاتی دەرچوونی لە شوێنەکە سەربازێک لە دواوە ڕای دەگرێت و تەقەی لێ دەکات. شەوەکەی ئاهەنگەکە ساز دەکرێت و خالید دێتە ئەوێ. ئیسراش لەیلا لەگەڵ خۆی دەهێنێتە ژوورەوە و وتارێک پێشکەش دەکات. بەوەش ئەفسەرە بەریتانیەکە زۆر تووڕە دەبێت و دەچێتە دەرەوە. هەر لە دوای دەرچوونی خالید دەکەوێت بە زەویدا و بۆمان دەردەکەوێت کە فیشەکێک بەرزکی کەوتووە. ئیسرا دێتە ژووری 411 تاکو بتوانێت گەشت بە کاتدا بکات و دەرمان بۆ خالید بهێنێت. بەڵام دەبینێت ئەحمەد لەسەر جێگە کەوتووە و دیمیتریش بە دیارەوەیە. دەستی ئەحمەد خراپتر بووە و دیمیتریش دەڵێت شتێک ڕوویداوە کە هەڕەشەیە بۆ سەر ژیانی ئەحمەد. ئیسرا بیری دەکەوێتەوە کە خالید تەقەی لێکراوە و پێیان وایە کە ژیانی ئەحمەد پەیوەستە بە ژیانی خالیدەوە. هەر بۆیە کلیلێک دەدەنێ ئیسرا و دەینێنە ژووری 411 تاکو گەشت بکات بە کاتدا. بەڵام کاتێک گەشتەکە دەکات دەگەڕێتەوە ساڵی 1970 واتە 2 ساڵ پێشتر. خالید دەبینێت کە ژمارەیەک پیاو بەدوایەوەن و ئەویش لەو کاتەیە ئۆتۆمبیلێک دەبات و خالید ڕزگار دەکات. هەردوای ئەوە چاوی بە سۆنیا دەکەوێت کە شازادەیەکی ڕووسیا و تازە گەیشتووەتە ئەستەمبول. دەچێتە دوکانێک و ئەنگوستیلەیەک لەوێ دادەنێت وەکو بارمتا. کاتژمێر دەبێتە 12 شەو ئیسرا دەگەڕێتەوە داوا لە دیمیتری دەکات دووبارە گەشت بکاتەوە ئەویش پێی دەڵێت ئەم جاریان بچۆ ژووری 518 گەشتەکە دەکات و دەچێتە ساڵی 1942. بەڵام کاتێک لە هۆتێلەکە دەچێتە دەرەوە دەبینێت شارەکە لە جەنگدایە. بەریتانیەکان دەستیان بەسەر دەسەڵاتدا گرتووە، خەڵکیش بەدزیەوە خەریکی شۆڕشن لە دژیان. خۆی دەگەیەنێتە دەرمانخانەیەک و داوای دەرمان دەکات. بەڵام کارمەندەکە پەیوەندی بە پۆلیسەوە دەکات و پۆلیسیش دەستگیری دەکەن و دەیخەنە زیندانەوە. شەوەکەی ژمارەیەک لە شۆڕشکاران هەڵدەکوتنە سەر زیندانەکە و هەمویان ئازاد دەکەن. ئیسراش بە خێرایی ڕادەکات و چەند دەرمانێک دەدزێت لە دەرمانخانەکە و دەگەڕێتەوە بۆ هۆتێلەکە. لەسەر سیسەمەکەدا دەنیشێت و چاوەڕوانی کاتژمێر 12 دەکات. لە پڕ دوو کەس خۆیان دەکەن بە ژووردا و یەکێکیان کە کچێکی گەنجە ئیسرا دەناسێتەوە. بۆمان دەردەکەوێت کە ئەوە لەیلایە و ئێستا بووەتە یەکێک لە شۆڕشکارانی دژی بەریتانیەکان.
کاتژمێر دەبێتە 12 و ئیسرا بە دەرمانەکانەوە دەگەڕێتەوە. بەڵام کاتێک دەگەڕێتەوە دەبینێت ئەحمەد نەما و دیمیتری دەڵێت کە چووە حیساباتی خۆی لەگەڵ باوکی ساف بکات. دەبینین ئەحمەد بەدیار خالیدەوە وەستاوە و قسەی بۆ دەکات. بۆمان دەردەکەوێت کە ئەحمەد کوڕی خالیدە و لە ساڵی 1920 لەدایک بووە. لە تەمەنی گەنجیشدا گەشتی بەکاتدا کردووە بۆ ساڵی 1992 بەڵام لە دوای ئەوەوە چیتر گەشتی ئەنجام نەداوەتەوە. هەروەها دایکیشی سۆنیای خزمەتکاری هۆتێلەکەیە. لەو کاتەیە سۆنیا دێت و ئیسرا دەرمانەکانی پێدەدات تاکو بیدات بە خالید. دیمیتریش دوای بینینی خالید دێتە لای ئیسرا و ئەحمەد و پێیان دەڵێت کە ئەو کەسەی پێریدای کوشت خالید بووە. دەگەڕێینەوە 18 نیسانی ساڵی 1990 ئەو شەوەی کە ئیسرا و ئەحمەد بۆ یەکەم جار گەشتیان کرد. لەو شەوەدا پێریدا چاوی بە دیمیتری دەکەوێت و داوای لێ دەکات پێی بڵێ لە چ ژوورێکەوە گەشت بکات تاکو بتوانێت مستەفا کەمال ڕزگار بکات. ئەویش دەینێرێت بۆ ژووری 411. لە کاتی ڕۆیشتنیشی دیمیتری خالید دەبینێت کە لە پەنجەرەکەەوە دەچێتە ژووری 411. لە 14 ئایاری ساڵی 1990 خالید دوای چەکبوونەوەی لە نەخۆشخانە دەردەچێت و لەگەڵ سۆنیا دەچنە هۆتێلەکە. ئیسرا و ئەحمەدیش چاودێریان دەکەن. بۆ شەوەکەی ئیسرا خالید بانگهێشتی ژوورەکەی دەکات و پێی دەڵێت کەوا من پێریدانیم. ئەویش دەڵێت دەزانم تۆ پێریدانی و پێریدان بینی کە مرد. پێشی دەڵێت ئەو شەوە دوای ئەوەی شوێنی ئەوان کەوت پێریدای بینی و بە دوای داچوو تا بەردەم ژووری 411. بەڵام پێش ئەوەی بچێتە ژوورەوە گوێی لە چەند دەنگێک بوو. کاتێکیش گەیشتە ئەوێ بینی پێریدا لەسەر زەویەکە کەوتووە بە مردووی. ملوانکەیەک و ئەنگوستیلەیەکیش لە تەنیشتەوە بوو. بەڵام بەهۆی ئەوەی جۆرج گومانی لێ نەکات هیچی نەگوت و وا دەری خست کە خۆی ئەو کاری کردووە. هەروەها بە ئیسرا دەڵێت کە ئێستاش ئەو ئەنگوستیلەی لاماوە وەکو بەڵگەیەک. پاشان دەڵێت هێشتا بیری ماوە کە 2 ساڵ لەوە و پێش ئیسرا لە پڕ دەرکەوت و ڕزگاری کرد. لە دوای ئەو ڕووداوە بەردەوام سەردانی هۆتێلەکەی کردووە تاکو چاوی پێ بکەوێت. بەڵام تەنها پێریدای بینیوە و پێی وابووە ئیسرا خوشکی دوانی پێریدایە. هەروەها پێی دەڵێت کە پێریدا منداڵی ڕاستەقینەی دایک و باوکی نییە و هەڵگیراوەتەوە. دوای تەواوبوونی دروستکردنی هۆتێلەکە شەوێکیە منداڵێک لە ژوورێکدا دۆزرایەوە و ئەوانیش بڕیاریان دەبیدەنە ئەو خێزانە تاکو بەخێوی بکەن. بە هیچ شێوەیەکیش کەس لەبارەی دایک و باوکی ڕاستەقینەوە نازانێت. ڕۆژی دواتر خالید ئەنگوستیلەکە دەداتە ئیسرا و ئەویش دەیباتە لای ئەحمەد تاکو بە دوای خاوەنەکەی بگەڕێن. بەڵام ئەحمەد دەیناسێتەوە دەڵێت ئەوە ئەنگوستیلەی سۆنیای دایکمە. تەنانەت نیشانەیەکیش پێوەیە و بە تەواوی هەمان ئەنگوستیلەیە. پێکەوە دەچنە لای ئەو زێڕنگرەی کە سۆنیا ئەنگوستیلەکەی لەلادانا و پیشانی دەدەن. ئەویش سەرسام دەبێت کە دەبینێت ڕێک هاوشێوەی ئەو ئەنگوستیلەیە. بەڵام ئەنگوستیلەکەی سۆنیای لاماوە و پیشانیان دەدات. دوای دەرچوونیان لەوێ چاویان بە خالید دەکەوێت و خۆشەویستی خۆی بۆ ئیسرا دەردەبڕێت. بەڵام ئیسرا پێی دەڵێت کەوا خۆشی ناوێت و سۆنیا ئەوی خۆش دەوێت و پێویستە لەگەڵ ئەو بێت. لەلایەکی دیکەوە جۆرج دەبینین کە دەچێتە لای سۆنیا و پێشنیاری ئەوەی بۆ دەکات کە سەرجەم دەسەڵات و ناوبانگی جارانی بۆ بگەڕێنێتەوە لە بەرامبەر ئەوەی کارێکی بۆ ئەنجام بدات. ئەویش کوشتنی ئیسرایە. سۆنیاش ڕازی دەبێت و دەچێتە لای زێڕنگرەکە و ئەنگوستیلەکەی وەردەگرێتەوە. شەوەکەی لەو کاتەی خالید دەیەوێت چەک و شتومەکەکان بگوازێتەوە لەلایەن ڕەشاد و سەربازەکانیەوە دەوریان دەگیرێت و دەستگیر دەکرێن. لە هەمان کاتدا کاتێک ئیسرا لەسەر جێیەکەی خەوتووە سۆنیا سەرینێک دەخاتە سەر سەری و هەوڵی خنکاندنی دەدات. ئەڵلقەی هەشتەم و کۆتایی بە دیمەنی خالید و سۆنیا دەست پێ دەکات. لەو کاتێک خالید خەریکی خۆکۆکردنەوەیە و دەیەوێت بڕوات بە دوای ئیسرادا. سۆنیا هەرچەندی لێ دەپارێتەوە کە جێی نەهێڵێت بەڵام سوودی نابێت و خالید هەردەڕوات. سۆنیاش بە تۆڕەیەوە شتەکان فڕێ دەدات و کلیلێک و پارچە کاغەزێک دەدۆزێتەوە. هەڵیان دەگرێت و دەڕوات تا دەگاتە دەروازە ڕاستەقینەکە. ئەو دەرگایە هەمووان هەوڵی دۆزینەوەی دەدەن. لەوێدا قسەکانی خالیدی دێتەوە یاد و بەو هۆیەوەش خۆی هەڵدەداتە خوارەوە. ئەم ڕووداوە لە 22 حوزەیرانی ساڵی 1920 ڕوویدا. دەگەڕێینەوە 18 نیسانی ساڵی 1990 ئەو شەوەی پێریدا کوژرا تێیدا. دیمیتری پێش ئەوەی بچێتە لای پێریدا و پێی بڵێت بڕواتە ژووری 411 لەسەر ڕێگەی خۆی سۆنیا دەبینێت کە دووگیانە و لەسەر زەویەکە کەوتووە. دەیەوێت یارمەتی بدات بەڵام سۆنیا دەڵێت کە باشم و کێشەم نییە. بە کلیلەکەوە دەچێتە ژووری 411. لەو کاتەشی پێریدا دێتە ژوورەوە. سۆنیا کە هێشتا بەهۆی ئەوەی خالید جێی هێشتوە تووڕەیە تۆڵی خۆی لەو دەکاتەوە بە ملوانکەکەی دەیخنکێنێت. لەو کاتەشدا خالید لە دەرگای ژوورەکە دەدات. هەر بۆیە سۆنیا لە ترسان خۆی بۆ کلیلەکە هەڵدەدات و دەکەوێتە سەر سیسەمەکە. کاتژمێریش 12 شەو. هەر بۆیە کاتێک خالید دەگاتە ژوورەکە سۆنیا لەوێ نەماوە. دەگەڕینەوە کۆتا دیمەنی ئەڵلقەی ڕابردوو کە سۆنیا هەوڵی کوشتنی ئیسرا دەدات لەپڕ ئەحمەد خۆی دەکات بە ژووردا و دەیگرێت. لەلایەکی دیکەوە ڕەشاد خەریکی لێپرسینەوەیە لە خالید و ئەویش پێی دەڵێت پێویستە بچێتە لای پێریدا و ڕای بگرێت چونکە دەیەوێت کارێکی مەترسیدار بکات. ئیسرا و ئەحمەد سۆنیا دەبەستنەوە و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەن.
سۆنیا دەڵێت کە جۆرج داوای لێ کردووە سیخوڕی بۆ بکات و هەر ئەویش ویستیەتی پێریدا یاخود ئیسرا بمرێت. ئەحمەد ئیسرا دەباتە دەرەوە و پێی دەڵێت خالیدی باوکی بەهۆی ئەوەی تۆی خۆشویستووە سۆنیای جێهێشتووە، هەر بۆیە پێویستە چاوپۆشی لە سۆنیا بکەن. دەستنە ژوورەوە لێی دەپرسن کە کەی ترکار بۆ ئەفسەر جۆرج و بەریتانیەکان دەکات. ئەویش دەڵێت ڕەشاد زوو بە نهێنی سەردانی دەکات و کاری بۆ دەکات. هەر لەو کاتەدا ڕەشاد دێت بۆ سەردانی ئیسرا و پێی دەڵێت پێویستە بچێتە سویسرا چونکە ئەم وڵاتە چیتر پارێزراو نییە بۆت و ناتوانانی لێرە بمێنیەوە. ئەویش داوای مۆڵەتێکی کەمی لێ دەکات. دەگەڕێتەوە لای ئەحمەد و پێی دەڵێت کە پێویستە مۆبایلەکەی پێ بداتەوە تاکو بۆ کارێکی گرنگ بەکاری بهێنێت چونکە لە سەرەتای گەشتەکەیانەوە ئەحمەد مۆبایلەکەی لێ شاردبیەوە. ئیسرا چاوپێکەوتنێک لەگەڵ ئەفسەر جۆرج ڕێک دەخات و داوا لە ئەحمەدیش دەکات بە نهێنی ڤیدیۆیان تۆمار بکات. ئیسرا وا لە جۆرج دەکات تەواوی پلانەکەی بۆ دەست بەسەرداگرتنی وڵاتەکە باز بکات و لەو کاتەشدا تەواوی قسەکانی لە ڕێی ڤیدیۆکەوە تۆمار دەکرا. پاش تەواوبوونی چاوپێکەوتنەکە خێرا مۆبایلەکە دەبات بۆ لای ڕەشاد، پیشانی دەدات و پێی دەڵێت کە بەریتانیەکان بەنیازی چین. بەڵام ڕەشاد دەڵێت تازە کار لە کار کرازا و بۆمبێکم لە کەشتەکەی مستەفا کەمال داناوەتەوە بۆ کاتژمێر 5. ئیسراش پێداگری دەکات و داوای لێ دەکات خالید ئازاد بکات چونکە ئەو دەتوانێت ڕێگری لەو ڕووداوە بکات. دوای ڕزگارکردنی خالید، ئیسرا و خالید بەرەو بەندەرەکە دەچن و بە خێرایی خۆیان دەگەێنە کەشتەکەی مستەفا کەمال. بە ماوەیەکی کەم پێش تەقینەوەکە دەتوانن پێی بگەن و فڕێ بدەنە نێو ئاوەکەوە، بەوەش سەرجەم ئەوانەی سەر کەشتێکە ڕزگار دەکەن. مستەفا کەمال بە تایبەتی سوپاسیان دەکات و ئیسراش دەسماڵەکەی پێریدای پێدەدات تاکو لە لای بێت. بەو شێوەیە بە سەرکەوتوی ئەرکەکەیان کۆتایی هات و کاتی ماڵ ئاواییە. ئیسرا ماڵ ئاوایی لە خالید دەکات و داوای لێ دەکات لە دوای ڕۆیشتنی لە یادی نەکات. دوای ئەوە دەچێتە لای لەیلا بۆ ماڵ ئاوایی. هەرچەندە ئەویش دڵگران دەبێت بە ڕۆیشتنی، بەڵام ئیسرات چیرۆکی خۆی بۆ باز دەکات کە چۆن بە منداڵی بەتەنها ژیا و گەورە بووە، تاوای لێ بکات متمانەی بە خۆی بۆ دروست ببێت. ئەفسەر جۆرج دوای ئەوەی پلانەکانی تێکچوون بە سەرخۆشی لە هۆتێلەکەدا دەگەڕێت و کاتێک ئیسرا و ئەحمەد دەبینێت تەقەیان لێ دەکات و بەدوایان دەکەوێت. ڕەشاد و سەربازەکانیشی بە شوێنی دادەڕۆن و هەڵی دەستگیرکردنی دەدەن. ئیسرا و ئەحمەد دەستنە ژووری 411 و لەسەر سیستەمەکە دادەنیشن. جۆرجیش دەرگاکە دەشکێنێت و دەچێتە ژوورەوە، بەڵام سەرسام دەبێت کە دەبینێت هیچ کەس لە ژوورەوە نییە. ڕەشاد و سەربازەکانیش لەوێدا دەستگیری دەکەن. لە دیمەنی کۆتاییدا ئیسرا و ئەحمەد دەبینین کە گەشتەکەیان سەرکەوتوو بووە، بەڵام لە پڕگویان لە دەنگی منداڵێکی ساوا دەبێت لە دوایانەوە کە بەهۆی ئەوانەوە گەیشتووەتە ئەو شوێنە. ئەحمەد سەیری دەرەوە دەکات و بۆی دەردەکەوێت کە گەشتیان بۆ ساڵی 1995 کردووە لە بری کاتی ئێستا. ئیسراش کلیلێک و وێنەیەک لە لای منداڵەکە دەدۆزێتەوە. ئەحمەد بیری دەکەوێتەوە کە لە ساڵی 1995 لەو کاتەی بووە بە بەڕێوەبەری هۆتێلەکە منداڵێک دۆزرایەوە و درایە خانەی بێسەرپەرشتان تاکو بە خێوی بکەن. هەروەها منداڵەکە ناوندرا ئیسرا. بەو پێش بێت کەواتە ئیسرا لە ساڵی 1995 لەدایک نەبووە و بەپێی ئەو وێنەیە بێت کە لەلایەتی پێدەچێت لە سەردەمی نازیەکان لەدایک بوو بێت و دایک و باوکیشی بە نهێنی هۆتێلەکەیان زانی بێت و هەر بۆیە ناربێتیانە ئەوێ. لە وێنەکەدا خاتو ئێڵی یانەکە دەردەکەوێت کە ئەو منداڵی بەدەستەوەیە و لە پشتی وێنەکە نووسراوە ئەو کلیلە بەکار بهێنە و لە ڕێی دەواازەی ڕاستەقینەوە دایکت ڕزگار بکە. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕیکابکردنی زنجیرەکە هێنا. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت و تا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.